ڕزگاربووانی ژێردەستی میلیتانەکانی دەوڵەتی ئیسلامی دەڵێن گەلێک جاران داعش زۆری بۆ پیاوانی ئێزدی دەهێنا کە گۆڕەکانی بە کۆمەڵی وەک ئەمە هەڵکەنن پیاوەکانیان دەکوشن و فران دەدانە نێو ئەو گۆڕانە ژنان و منداڵانی بەدیلگیرا و بۆ کاری زۆرە ملی یان وەک کۆیلەی سێکسی دەفرۆشران ئاسیا 5 ساڵ پێش کە بەدیلگیرا تەمەند 12 ساڵی بوو هەڵبەت نایهەوێت ڕووی خۆی دەربخات وەڵا سعات 12 نێوا ڕۆژێ بوو گوتنە مەخۆ کارکن ئەمێوە بنەچی مەژی بەهۆر کرد و مەخۆ کار کرد مەخۆ کار کرد و هاتنەبێ مەدرسە عەرەبی با مەزن حەقوی مەشمە هەموو برن و مۆبایلێمە و هەوی وێدمە هەموو برن و باب و باپیرن و مامەکی منی کچکشمە دوور کرد ڕۆژە هەرەبەریمە نەدیتن ئەو چەند حوت و پێش ڕزگاری هات کاتێک داعش لە شەڕێکدا کەمێک لە خاچیان لەدەستدا زانی بڕاستی عایلاوی گەلک زەحمەتم مدان و خواردن نەدانم و سەرێ مشکێنان و دنانێدم و هەموو جێت کێرەی نەدەستێتم و گەلک تاژی خوارە بڕاستی ئێزدی هەم پێناسەیەکی نەتەوەی و هەم ئاینیە و داعش زۆری بۆ هێنان دەست لە زمان و ئاینیان هەڵبگرن گم خواردنێ نادنەتە ئاوێ نادنتە کەتە نمێژینەکی ئەشکە مەجبور من ڕۆژێکی نەخوار ڕۆژادی وەختەس مرباوم مەزە مەجبور من بەرچاویوان نمێژێوان ڕاستی گەلەکێ مرە لە پقەنج چالاکان میلیتانەکان بە تاوانبار دەزان و هیوادارن ئەو تاوانانە لە ئاستی نێونەتەوەییدا وەک تاوانی قڕکردن بناسرێت کەوا بکات کردارێکی نێونەتەوەیی هەموو تاوانباران سزا بدەن و یارمەتی بە ئێزدەکان بکەن چارەسەر ببنەوە ئەم جێنۆسایتە ئەم گۆڕە بە کۆمەڵانە ئەو هەموو وێرانیانە و ئەو غەدر و کەم تەرخەمیەی بەرامبەرمان کراوە ئەنجامی ئایدۆلۆژی ناحەز و دڕندانەی داعشە باوەڕ دەکرێت دەوری 3000 ئێزدی هێشتاش داعش پێسەر و شوێنی کردوون و لێرە ئەو ئازارە هەروە لە تەشەنادایە ئەستە مە بەهۆر نەکردوێ و ساژی بمەکن گوتن مێوە بنەچی مەژی بەهوەر کرد ئەم برن ئەم تەرت و بەلا کرد کاربەدەستانی UN دەڵێن ئەوان پاشماوەکانی لەشی قوربانیانیان بۆ ناساندن ناردۆتە بەغدا و بە خەریکن بگەڕنەوە شوێنەکانی گۆڕی بە کۆمەڵ و لە مانگی مایدا کارەکانیان درێژە پێ بدەن